سڵاو، من شانیام لە کۆلێجی پەرستاری زانکۆی گەشەپێدانی مرۆیەوە لەگەڵتانم. لە ڤیدیۆی ئەمڕۆمانە باسی چۆنێتی دانانی ئەنجی تیوب بکەین. ئەنجی تیوب تیوبێکی پلاستیکی و نەرمە کە لە لوتەوە داخڵەکرێت و بە سوورنجکا دەڕوات و دەچێتە ناو گەدەوە. پێشەوەی پرۆسیجەرەکە ئەنجام بدەین دەستەکانمان پاکەکەینەوە. بەم شێوازە کۆلەکە بڵاوکەینەوە بە دەستەکانمانە. و چاوەڕێکین تا وشکە بێتەوانە. دوای کە دەستەکانمان بە تاڵتی وشک بۆیەوە دەستکێشەکان لە دەستەکەین. ئێستاژە کەلوپەلانەی کە پێویستمانە پێتان ئەناسێنین جەڵ ئەلکۆلیمانەوێت بۆ پاکردنەوەی دەستەکانمان، دەستکێشی نەنسیرالمانەوێت و هەروەها چەند قیاسێکی جیاواز لە ئەنجی تیوبمانەوێت بە پێی تەمەنی کەسەکە و وەزنی کەسەکە و جەڵی لیدۆکاینمانەوێت وەک سڕکەرێک بەکارهێنین و هەروەها بۆ ئاسانڕۆشتنی تیوبەکە، پلاستەرمانەوێت بۆ سابتکردنی تیوبەکە، تەنگ دیپرێسەرمانەوێت بۆی کە سەیری ناودەمی نەخۆشەکەی پێ بکەین و بزانین ئایا تیوبەکە لول بۆ لە ناودەمی ئایا خودنا، سرنجێکی 6 سیسیمانەوێت بۆی کە چێکی تیوبەکەی پێ بکەینەوە، پەرداخێک ئاو قەسەبمانەوێت بۆی کە تیوبەکە ئاسانتر بڕوات و هەروەها پاڵس ئۆکسیمیتەرمانەوێت بۆ چاودێریکردنی نەخۆشەکە، مارکەرمانەوێت بۆ دیاریکردنی درێژی تیوبەکە، ستۆسکۆپمانەوێت بۆ چێککردنەوەی تیوبەکە و هەروەها pH ئیندیکەیتەرمانەوێت بۆی کە دڵنیا بینەوە لە مەعیدەیەتی یاخود ناتیوبەکە. ئەچینە لای نەخۆشەکە خۆمانی پێ ئەناسێنین تاوای پرۆسیجەرەکەی بۆ ڕوونەکەینەوانی و ڕەزامەندی لێوەرەگرین و دڵنیایە بینەوانە لە ناویسیانی نەخۆشەکە. چێکی کونەلوتی نەخۆشەکە ئەکەینەوانە، سەرەتا ببینین سەیریەکەین بزانین هیچ کێشەیەکی تیا خودنا و دواتر ئەم کونەلوتیان نەگرین و لێرەوە سەیری هەناسەدانیەکەین و هەستی پێکەین و دواتریش بە پێچەوانەوە ئەو کونەلوتەی هەڵەبژێرین کە بێکێشەیە بۆ دانانی تیوبەکە. پێشی پرۆسیجەرەکە بۆ نەخۆشەکە ئەنجام بدەین پێویستەکە پەڵس ئۆکسیمیتەر بەکار بهێنین بۆ پێوانەکردنی لێیانی دڵ و ئۆکسجینی نەخۆشەکە بەم شێوازە. بۆ گرتنی قیاسی ئەنجیەکە لەسەری لوتی نەخۆشەکەوە بەم شێوازە بۆ نەرمایی گوێی و لە نەرمایی گوێیەوە بۆ 5 سانتیم خوارزی فۆیت پرۆسس کە بەم شێوازە ئێرە ئەکات و دیاریەکەین بە مارکەرەکە. کاڵین زیفۆیت پرۆسس خوارز سێرنەم پێوترە زیفۆیت پرۆسس 5 سانتیم خوارزی فۆیت پرۆسس وەرەگرین بۆ دانانی ئەنجیەکە. جەڵی لیدۆکاینەکە بەکارهێنین بەم شێوازە نزیکەی 10 سانتیمێک بۆی تەواوی ئەنجی تیوبەکە داپۆشرێت. بەم شێوازە تیوبەکە داخڵەکەین و بە نەخۆشەکەڵێن هێواش هێواش ئاوەکە بخۆرەوانێ لەگەڵ ئاوقودانی نەخۆشەکە ئێمەش تیوبەکە داخڵەکەین تا ئەگەینە ئەو شوێنەی کە دیاریمان کردو. بەم شێوازە پلاستەرەکەی سابت دەکەین و ئەبێ کونەلوتەکەی بەتاڵ بە. سەر ڕێگەمان هەیە بۆ چێککردنی ئەنجی تیوب. یەکەم ڕێگەیان سرنجێکی 6 سیسی بەکارەهێنین بەم شێوازە سەحبیەکەین بۆی کە پێکاتەکانی ناو مەعیدەی نەخۆشەکە بێتەوە ناو سرنجەکە و دڵنیا ئەبینەوە کە لە مەعیدەی نەخۆشەکەیە تیوبەکە. ڕێگەی دووەممان هەوا ئەنێرینە ناو مەعیدەی نەخۆشەکەوە لە ڕێگەی سرنجەکە و هەروەها بە ستۆسکۆپێک گوێ لێ ئەگرین هەواکە بە خێرایی بەم شێوە ئەنێرین و گوێمان لە ئەبێت لەمایە دڵنیا ئەبین کە بە تاواتی ئەنجیەکە لە مەعیدەیەتی. ڕێگەی سێمان کە ئەمە لە ساسە دڵنیامانەکاتەوە کە ئەنجیەکە لە مەعیدەی نەخۆشەکەیە ئەویش ئێکسڕەیە. لە دوای کۆتایی هاتنی پرۆسیجەرەکە دەستکێشەکان لابین بە هەمان شێوەی سەرەتا دەستەکانمان پاکەکەینەوە. پێش لابردنی تیوبەکە پێویستەکە دەستەکانمان پاک بکەینەوە دەستکێش لە دەست بکەین. ئێستا کاتی لابردنی ئەنجیەکەیە بەم شێوازە پلاستەرەکەی بۆ لابین و هێواش هێواش ئەنجیەکە ڕاکێشینەوە بۆی کە ناولوتی نەخۆشەکە ئەزێت نین. دوای تەوابوونی پرۆسیجەرەکە دەستکێشەکان لابین و دەستەکانمان پاکەکەینەوە. ئەمە چۆنێتی دانانی ئەنجی تیوب بوو بە شێوەیەکی زانستی. هیوادارین سوودی هەبوو بێت.